بريس عبد الرحمن شيخلي شروبكاري ابوري او لبغداد جلمه بريس شيخلي دمات باش به ادي جاره كدن دز به نار ذكرنا نفط هرما كردستاني جبو اكر ام فيري دس بيبكين جبو بيسكرنا بيوندين هولير بغداد چاره سركنا ماكا پرزگري كان تا چانگيرين كه گلو شكرا جزيلا زور سپاس بۆ بەڕێستان و بینەرانی عزیز کێشەکە لە نێوان سیستەمی هەرێم حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەت نییە بەڵکو لە ناو هەرێمیش کێشە هەیە ناکۆچی هەیە کە بە شێوێک لە شێوەکان ڕنگدانەوەی لەسەر هەناردەکردنەوە دەبێت ئێستا بۆ ناردنەوەی نەوەت لە ڕێگای بۆڕی جیهانەوە زیاتر لە 2 ساڵە وەستاوە و زیاتر لە 19 ملیار دلار زەرمان کردووە ئەم ژمارەیە دەبواە بهاتایەتە ناو بودجەی هەرێم و حکوومەتی عێراقی بۆیە بەپێی ژمارەی سیانزەی ساڵی 2023 و موازنەیەکە هەبوو پێی ڕێکەوتنەکە دەبواە هەرێم 400,000 بەرمیل نەوت هەناردە بکرێت و ئەو بڕەپارانش کە دێنە ناوەوە لە ڕێگای سۆمەوە کۆ دەکرانەوە بۆیە ئەمە ڕووی نەدا و دواتر کێشەی تێکەوت و نامێنەیە بڵێن کێ بە پسەرتێک هەڵدەگرێت بەڵکو دەمانەیە چێک لە ئەوانەی کە بەرپرس بوون خۆیان لە خۆیاندا تورکەکان بوون بۆ پێی کە محکەمەی فەڕەنسی بڕیاریدا بۆ سزادانی تورکەکان بە بڕی ملیارێک و نیو لە بەرژەوەندی عێراق دووبارەی دەکەمەوە دەڵێم لە ناو هەرێمدا کێشە هەیە بە هەمان شێوە هەروەها مانجێک لەمەوبەر منە تەنکەر هەبوون لە ڕێگای لە ڕێ سلێمانیەوە تەهریب دەکرانەوت بۆیە نەوتەکە دەڵێن دەناردرا بەڵام بە شێوەیەکی نایاسایی هەروەها فەرمانی حکوومەتی ئیتحادی دەرچوو کە دەڵێ دەبێت هەرێمیش وەکو پارێزەکانی عێراق موچەکانیان وەربگرن هەروەها دەبێ موچەکانیان تەوتین بکرێت لە عبدالرحمن هەرێما کوردستانی هەمیشە ئامادە بوو گەل حکوومەتە عێراقی نفتی بشینە هەر لە دەستپێکی بەردام گوت و بێ سەرڤەیەکی کردبوون لێکە ئەوە جێسەرنجە جاری عێراقی بە هەناردەکردنا نفتا هەرێما کوردستانی هاتبوو ناڕاگرتن تێگوتن پێیتری 20 ملیار دلار زەرەر گەشتە ناوە هەرێما کوردستانی ئەوە تو بێژی هەیە قاچاق بەرنا نفتê gelûma aliyên peywendîdarên Iraqê nizanin ew kî ne borî giriye lê nakin نەخێر ئەو چاڵەکە نەبوونی کۆنتترۆلە لەسەر خاڵە سونەریەکان ئەمە بابەتێکی زۆر گرنگە و کێشەمان بە دروست دەکات لە بواری ناردەرەوەی نەوت یان بابەتە نانەوتیەکان کە بە خاڵە سنووریەکاندا دەڕۆن گومرجیان لێ وەرناگیرێت هەروەها ئەمانش کاریگەریان لەسەر بودجە دەبێت بۆیە دەڵێن دەتوانین بڵێن دەبێ هەرێم لەبەرەوەی ڕاستە هەرێم نیمچە سەربەخۆیە و ئیداری سەربەخۆی هەیە دەبێ هەماهەنگیەکی پلە بەرزی هەبێ بە شێوەیەکی جدی و شەفاف لەگەڵ حکوومەتی ئیتحادیدا بۆیە بە نمونەیەکی تر دێنە سەر ئەو بابەتە هەرێمی کوردستان داوای کردووە هەندێک لە بڕی بەرەمهاتووی نەوتی هەرێم بەکاربێنێ بۆ ناوخۆ ئەم ژمارانە زۆر گەورن پێوەرمانە هەیە کاتێ پارێزگاکانی تر بەشی خۆیان لە سوتەمەنی و بەرهەمە نەوتەکان وەردەگرن بە ڕێگای زانستی ئەمە بوونی نەبوو ئەمە یەکێکە لە بابەتەکان بابەتەکەی تریش بەرهەمهێنانی نەوت ئێمە یان بڕیارەکە دەڵێ بۆ هەر بەرمیلێک دەبێت $6 خەرج بکەین بێزگە لەو بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ناکرێ بڵێن سعرەکە بۆ شێ بێت چونکە مادەبوونی زیاتر تێدا هەروەردەکاری تری ئالۆزە بۆیە هەرێمی کوردستان پێشنیارێکی خستە بەردەم پەرلەمان
ومصادقة لسكرا بورس كراو بو 16 دولار ببري $10 برس كراوتو بو هر برميلك ام زيادش اما دمانه عندك شفافية تيدا بيت بو دابشكردني بسر او كومبانيانا دەبێ بڵێن نابێ هەرکەسە شتێک بڵێت یان بۆ نمونە کارێ بکە کە مزداقەتی نەبێ یان درزی تێ بکەوێ بۆیە پێویستە ئەو بابەتانە بە شێوازێکی ڕێکوپێک دەستنیشان بکرێن و بەڵێ بەڕێز شێخلی توزانیژی کە ڕێکار هەنە حتا داخواست کردە لیژنەیەکە نێودەوڵەتی بێت ڕەوشە بشوپینە بزان بیت گەل و کۆ فعلەن بەهای دەرئەنینە نەفتا هەرێما کوردستانی و سا تو دزانی جاریه جیولوژی و هلکتنا هرما کردستانی وان شاخوداخا جوازه دیگر دبرکه چولستانی کوبستان های نفت بیت درینان اگر هم بسند دیجیب کن چون نفت هرما کردستانی به هر آوایی به هنرده کردن جبو بازارین جانی رنگ و داناوی جبو سر آبور عراق گلو و چابه باندوریاوی يعني تدري راسي برستان دزانن ايما العراق لصالي 2003 تاوكو استا بود زمان پشتی بنود بستوا بويا حفظه لصوتي بو هرمي كردستان ترخان كرابو لپشکی نود بو بويا دبوايا او اجراءات ادارياني كدبوايا انجام بدري بپی او بيت بويا ئەوەی کەڕوو دەدات هەندێک وردەکاری هەیە کە ورد نییە و ناتوانین ڕێکی بخێن بە شێوازیشی دروست نمونەیشتر دەدەمێت بابەتە لەبین لە نێوان ئێمە و تورکیا ڕۆژانە ساڵانە ببورە معدەلی هەناردەی یان هەواردەی عێراق لە تورکیاوە 16 ملیار دۆلارە ئەم 16 ملیار دۆلارە دەکرێت وای دابنین بەکاری بێنین بۆ فشار خستنە سەر حکوومەتی تورکیا بۆ دەستکەوت بۆ نمونە بە پێی توانە بتوانین ئاویان لێوەربگرین لە دەرچە ئاویەکانەوە لە ڕووبارەکانەوە کە عێراق سەرچاوەکانی لێەوە هەڵدەقوڵێن دەتوانین ئەو پشکە ئاوەی کە هەمانە زیادی بکرد ئەمە ڕوو نادات بۆیە پێویستە چەندین پلانی دارەژا و شەفاف هەبێ بۆ ئەوەی چارەسەرێک بۆ کێشەی موچەدا بنین دەبێ پلانی بەڵێ برێز عەبدوڕەحمان ئەلبەتە هەرێما کوردستانی بەردەوام تەکە سەرهەندێکردیەک و یاسا نەفت و غازê li Iraqê ye ev yasaya neft û gazê projeyê hetana nekevke nava parlemanî da nîqaş serkiriye lê derbas nebûye gel û Iraq ku yêkem duhem welatê cîhanê bû henardekirina neftê ma meqûl e ya bê yasayekî taybet bibe neftê û hesa vê neftê û bejdariya herêman bu çatiye îdareke navê melefê ev xwe jî pirsgirêkeke cidî ne zor rast نعم بەڵێ بەڵێ نعم نعم بەڵێ بەڵێ نعم هذه بەڵێ ئەمە کێشەیەکی ئێزگار گەورەیە دەبوایە ئێمە نەوت بنێرینە دەرەوە ئەو نەوتە پارە بێت و بگەڕێتەوە کۆمپانیای سۆمەوە بۆ ئەوەی عێراق بزانێت چەندێکی ناردە و چەندێکی هاوردە کردووە پاشان بیرتان نەچێت لەو ناوچانەی کە نەوتی لێوەدەیان دەنێردرێ لە عێراقەوە تەنها لە کوردستان نیە بەڵکو لە کەرکووکیش بە هەمان شێوە ئەمەش ناکۆچی لەسەرە و کێشەی لەسەر دروست بووە بۆیە لەسەر ئەو بنەمایە دەبێ هەردوو لای هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراقی بەیەکەوە ڕێک بکەون بە ڕێککەوتنی ورد پڕوردەکاری بۆ ئەو چارەسەکردی بابەتانە بۆ نمونە میزانەی 23-24-25 پێویست بوو هەرێم 500,000 بەرمیل بنێرێت دوایەوە کەم کراوە بۆ 300 ئێستا 190 هاتا 400 دەنێرێت بۆیە ئێمە لە ئۆپێکەوە زانیاریمان پێدەگا کە دەڵێ هەرێن زیاتر لە ملیۆنێک بەرمیل هەناردە دەکا و ئەمەش زیاتر لە پشکی لیبیا کە ئەندامە لە ئۆپێک بۆیە ئەمە پێویستی بە شەفافێتی برێز شێخلی ئەو ئەمارێن توت بێژە ئەمارێن سەرنجڕاکێشن ینی جێگومانێنە ملیۆنێکە بەرمیلانێکە توت بێژە هەرێم هەناردە بکەن کیڤە هەناردەک دیکە گەل و فعلا دەرەزینکەن سنووریەن عێراقێ
البصرة اللي فاو بقرا حتى دقها خانقين ويدا فيري فعلا درزين كن باور بيكرينا ين باراسينا ابوريا عراق ابورت نفطي باويك شفاف وراسقينه نيدار كرن دستواردانا ميليشياتان اليندن نينا سردا كواتا وامارت به براسيا بلكي شو مليون برميل كيف تشنقلو لا نعم ولا تتحدث وياي بهذا كاتك باس او دك لقل من اكيد زانياري تي ومني زانياري زور ما وزورك لو نوتا لرقاي خلص سنو كان دروا اگر باسی مینای فاو بکەین یان میناکانی کەنداو بکەین هەمان شێوە نەوت دەڕوا بەڵام دێمەوە دەڵێم بۆچی ئەم سووربوونە لەسەر پێویستی دووبارەی ناردنەوەی بۆیە ئێمە لەو 2 ساڵی ڕابردوودا 20 ملیار دلارمان زەرر کردووە بەڵام لە هەمان کاتە هەندێک کێشەی ملیار و 600 ملیۆن دلار هەبووە کە دادگای فەڕەنسا داوای لە حکوومەتی تورکیا کردو بۆ ئەوی بینێرێ بۆ عێراق و تا ئێستاش ئەوە ڕووی نەداوە پێم وایە تورکەکان هەوڵیاندا تۆزێک لەگەڵ هەرێم ڕێک بکەون بۆ ساوکردنی ئەو پارەیە بۆیە پێویست ناکە شتەکان بەو شێوە هەڕەمەچیانە بێت بۆ ئەمانە هەمووی مافی دەستورین ناکرێت ئەمانە یاریان پێ بکرێت پێویستە مناڵێم 70% لە بودجە بچێت بۆ هەرێمی کوردستان دەبێت 70 بۆ بڕات کاتێک دەڵێن پێشمەرگەکان و ئاسایشی هەرێمی کوردستان بستە ژێر لیستی موچەی ئەتیحادی دەبێت بە هەمان شێوە بە شێوەیەکی ورد و شەفاف بکرێت بەڵام مەسەلەن داوای بله برئیس عبدالرحمن شیخلی اربوزانیار ینتم روزنامه‌بانی ام راوشێت شۆپینین لە 2014 بە حتانها بەردەوام ئابلوقەی کابوریە دژوارە بەغدا سەر هەرێما کوردستانی بووە حتا لە 2003 پێنجان حتانها چ جارێکێ بەغدا 117 پشکە هەرێما کوردستانی نهێناردیە 111 کەمتر gelek caran bir yekcarî jî neşandiye êdî li gul serjmêriya dawiyê jî herêma Kurdistanê bêguman rêjeyeke zor e li Iraqê berhal Birês Abdurrahman Şêxlî şirobekariya borî li Bexda spas.